بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خۆی گەورەتان لێ ببەرەزان. لە خزمەتتانام لە وانەی دووهەمی زانستی سەرف ئەوانەی پێشوە پێناسەی زانستەکەمان کرد. ئێسەی نەسەر یەکەم هەنگاو لە ئەو زانستە کە سەرەتا بریتیە لە قسەکردن لەسەر فعل، ئەوەی کە زۆر گرنگە گۆڕانکاری زۆری بەسەرایەت لە زمانی عەرەبیە بریتیە لە فعل. ئیسم هەندێک حاڵاتی کەمی هەیە، لەبەرەوە لە کتێبەکانی زانستی سەرفا گرنگێکی زۆر تایبەت دراوە بە فعل، واتە کردار یا کار. بەشەکانی فعل لە زمانی عەرەبیە طبعاً لە هەر زمانێ بۆ زمانێکی تر ئەگۆڕەیە. مەسەڵەن هەندێک زمان هەیە کۆمەڵی زەمەنی تایبەتیان هەیە 4 زەمەنی هەیە 5 زەمەنی هەیە. یعنی زانینی زەمەنەکان بۆ خۆی یارمەتیدەرێکی باشە بۆ ئەوی تۆ فێری ئەو زمانە بی. لە زمانی عەرەبیە شتەکان زەبط کراون لە چیا؟ لە 3 زەمەنە. 3 زەمەنمان هەیە تقریباً بە زمانی کوردی زۆر نزیکە زمانی عەرەبی لەو بابەتانە لە ڕووی پێک هاتەوە. 3 زەمەنمان هەیە لە عەرەبیە. یەکەمیان زەمەنی ماضی، واتە زەمەنی ڕابردوو. ڕابردوو چییە؟ فعلێک کە ڕابردوو بەیانێ ئەو فعلەیە کە دەلالەت دەکاتە سەر واتایەک کە لە کاتی ڕابردوودا ڕووی داوە. یعنی کاتێک کە تۆ ئەتەوێ معنایەک دەربڕی کە ئەو معنایە بڵێ پێشتر لە زەمەنی ڕابردووە ڕوویاوە بە فعلی ماضی، بە سیغەی ماضی، بە فعلی ماضی دەری ئەبڕی. وەک بۆ نمونە ذهب یعنی ڕۆیشت، جلس یعنی دانیشت، علم یعنی زانی، فهم یعنی تێگەشت. طبعا ذهب و جلسە کۆمەڵش کردداری جەستەین فیزیکین، یعنی بەڵام زانین و فەهمکردن و تێگەیشتن کۆمەڵێ کردداری زەینین. لەبەرەوە مەرج نییە ئەو فعلەی کە هەمانە تەنها فعل بۆ شتی جەستەیی و فیزیکی بەکارێ، بەڵکو هەندێک جار بۆ بابەتی دەرونی فعل دروست ئەکرێەوە دا ئەڕێژرێ و بەکاریش ئەهێنرێ. لێرە ذهب، جلس، علم، فهم چەندین فعلی تر لەم جۆرە سەدان فعلمان هەیە کە هەمویان پێیانەوترێ ئەم قاڵب و شێوازە پێوترێ فعلی ماضی، واتە ڕابردوو. دووهەم فعل لە زمانی عەرەبیە، دووهەم زەمەن کە بۆ فعل بەکارێت بریتیە لە زەمەنی ڕانەبردوو. زەمەنی ڕانەبردوو یا پێوترێ مزارع. مزارع ئەو فعلەیە کە دەلالەت دەکاتە سەر واتایەک کە ئێستا یان لەمەودووە ڕوو ئەدات. یعنی فعلی مزارع دوو معنای هەیە. لە کاتی بەکارهێنانی فعلی مزارعە واتە ڕانەبردووە ئێمە بۆ دوو معنا بەکاریهێنین. معنایەکیان بریتیە لە ئێستا، یعنی ئەگەر بمەوێت لە زمانی عەرەبیە بڵێم ئێستا خەریکی ئەو کارم، ئەبێ بە فعلی مزارع بیڵی. طبعا لە کوردیشا بە هەمان شێوە. بۆ نمونە ئەگەر یەکێ بە من بڵێ ئێستا چی ئەەکەی، ئەڵێم ڤیدیۆ تۆمار ئەەکەم، تۆمار ئەەکەم، یعنی باسەکەم ئێستایە، فعلەکە فعلی ڕانەبردووم بەکارهێناوە، مزارعم بەکارهێناوە، بەڵام بۆ ئێستا بەکاری ئێهێنم، ڕانەبردوو بەکارهێنم. ئیتر هەر فعلێکی ترمان هەبێ لە زمانی عەرەبیە ئەگەر لە ناو ڕستەکە شتێکمان نەبێت کە دەلالەت لەسەر ئەوە بکە کە ئەو بۆ ئێستەیە یا بۆ داهاتووە، تۆ ناتوانی یەکلاییکەیتەوە. یعنی ئێستا هەر فعلێکی عەرەبی بۆ نمونە یەذهبومان هەیە کە وەکو نمونە هێناومانەتەوە. یەذهبوو تۆ ئەگەر ئاوە بە مجەڕەدی بینوسی ناتوانی حکم بی کە ئەوە مەبەستی ئەوەیە ئێستا ئەڕوا یا لەمەودووە ئەڕوا، ناتوانی ئەوە یەکلاییکەیتەوە. ئللا ئەبێت لە ڕستەکە یەکلاییکەیتەوە یا لە حاڵەکە. بۆ نمونە کەسێک ئەبینی ئێستا خەریکی ڕۆیشتنە، توی جەڵی یەذهبوو. کەسێک بەڵێن یاوە دوایی بڕوا بۆ شوێنێک، تۆ دەڵی یەذهبوو. یعنی بە حاڵەتەکە یا لە ناو سیاقی ڕستەکە بۆ دەرەکەوێت کە ئەوە بۆ ئێستایە یا بۆ لەمەودوایە، یعنی بۆ حاڵە یا بۆ مستەقبەلە. بۆیە فعلی مزارع یا ڕانەبردوو بەکارێت بۆ ئێستا و بەکاری ژێت بۆچی؟ بۆ داهاتوو، بۆ مستەقبەل یا بۆ لەمەودووە. وەکتی وەک یەذهبوو، یەذهبوو یعنی ئێستا ئەڕوا، ئەیشکرێ بڵین یعنی دواتر ئەڕوا. یەجلیس و دائەنیشێ، ئەکرێ بڵێن دائەنیشێ. لە کوردیە زۆر جار لەحنەکە دەور ئەبینێ، لەحنی قسەکردمان، ئەڵێ فڵان کەس دائەنیشێ، یعنی ئێستا خەریکی دانیشتنە، یا دائەنیشێ لەمەودووە ئەدائەنیشێ. یعلەمو یعنی ئێستا خەریکی زانینە، دەزانێ یا ئێستا زانی ئەو شتە.
یا يعلم دواتر أو أزانه يفهم تيئقا إستا يا لموضوع تيئقا بويا زمني إستا وداهاتو هم لزماني عربي ولزماني كرديشتا بهمان شوا يك قالبي بودان راو أويش بريتيا لا قالبي چي قالبي مضارع يا رانا بردو سيام زمان لزماني عربي بريتيا لا داخوازي طبعا چییە ئەو فعلەیە کە داوای ئەنجامدانی کارێکی تایە داوای ئەوە ئەەکەی کە کەسێک کارێک ئەنجام بدات لەو لەحظەیەوە کە قسەکە لە دەمی تۆ دەرئەچێ بۆیە تقریبا مەفهومی وەکو لە مەودوع وایە یعنی بۆ چونکە لە دوای قسەکەی تۆوە ئیتر ئەبێ ئەو کەسە کارەکە داوا کردو قسەکە کارەکە بکە یا لە مەودوع بیکە گرنگەوەی بەرامبەرتی ئەگا یعنی ئەویش بە سیاق و وەزعەکە ئەزانی کە بۆ ئێستاد مەبەستە یا لە مەودوعات مەبەستە بە کەسێکەڵێ ئیذهب بە سیاقەکە ئەزانێ مەبەستە دەوەیە ئێستا بڕوا یا دواتر بڕوا ئیجلیس یعنی دانیشە ئیعلەم یعنی بزانە ئیفهەم یعنی چی یعنی تێبگە ئەمانە کۆمەڵێ فعلی ئەمرن کۆمەڵی فعلی ئەمرن یا داخوازین داوای ئەنجامدانی کارێک لە کەسێک ئەەکەی کە ئایا ئێستا بیکە یا لە مەودوع بیکە ئەموانەیە بۆ ئێستا بەسە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين